دەرپێی ئاڵتون و ئەخلاقی مەسوولە عێراقیەکان، دەستگیرکردنی گەندەڵەکان و جلەکانی ژێرەوەی عالیە نووسێف. شەقامی عراقی پڕ بووە لە وێنەی ئەو فەردە دۆلارانەی کە چەند ڕۆژەکە دژە تیرۆری عراقی لە ماڵ و ژووری نووسن و ژێرزەمینی ماڵی بەرپرس و پەرلەمانتارەکان دەری ئەهێننەوە. جا ئەمە گرنگ نییە، هینەکە مهمە. ئەها ئەوەی عالیە نووسێفی پەرلەمانتاری لیستەکەی سوودانی مهمە، هینەکەی. تکایە هەمووتان ئەو ئاڵتونە داماوەتان بینیوە کراوە بەچی؟ جلی ژێرەوە. لا حەولە وەلا. باشە کاکە هیچتان شک نەبەرد بیکەنە جلی ژێرەوەی ژنان ئاڵتون نەبێت؟ دەی قورئان بەحەقە ئەو شۆرتەی عالیە نووسێف 5 دەفتەر دۆلار لەسەر عێراقیە داماوەکان کەوتووە. جاوەرە لە بۆرسایە ببینی ئاڵتون بەرز بۆتەوە و عالیە خانیش لە ژێرەوەی بەرز کردوتەوە. ئەستەغفیرەڵڵا. بە هەڵە تێمەگەن، بڕوا بفەرمون بەڕاستمە. گەنجێکی داما و 30 ساڵ عمرێتی 6 مسقال ئاڵتونی پێ ناکردرێت. عالیە خان 1 دانە کیلۆ ئاڵتونی عیارە 24 کە بایی 18 دەفتەر دۆلارە ئەکاتە شۆرت. دەی وەڵڵا ئەمە لە هیچ کوێی دنیا نابینی لە عێراقا نەبێت. باشە هەی کافر باب ئەو ئاڵتونە گرانبەهایە و بۆ نەکرد بە گۆزەیە بەچ لە گوڵێ کوڕە چوزانم بە شتێکی باشتر ئاخر هەی حەیا بەرە شت نەمابوو شۆرت نەبێ. جا ئەوە میدیا ئینگلیزیەکان بڵاویان کردبووە نووسی بوویان عێراقیەکان ئەوەنە دەوڵەمەندن شۆرت و جێگاخەوەکانیشیان ئاڵتون و خشڵە ئەڵەینەوەی فیرعەونەکانن. جا ئەمەش قەینا ئەوە دانەیە تریان لەو دزە چوە 5 ملیۆن دۆلاری خستۆتە بنی مەزبەحێکی باخەکەی بۆ ئەوەی گومانی بۆ نەبەن. ئێ باشە کابرا تۆ نەکبەتیتە یا بێ عەقڵیت ئەوە گریمان ئاو هاتەوە ناترسی ئەو هەموو پارە جوانە تەڕبێت؟ جا لە هەموو ئەمانە خۆشتر و کۆمێدی تر ئەو ژنەی عەدنان جومەیلی بوو. ئەو ڕۆژە لە باخەکەیان ئەو باخەی کە بە پارەی دزی کڕویانە تەبعان. کولێرەی ئەکرد وەڵا لەو کاتەیە دژە تیرۆری عێراقی دەیان بەسەر باخەکەیە کە بینی سەربازەکان هاتن 5 دانە ملیۆن دۆلاری کاشی خستە ناو تەنورەکەەوە وتبووی بەخوا ئەمە باشە دواتر ئەو تەنورە سوور ئەبێتەوە کولێرەکەی ئەوەنە جوانە بێ. جا ئەوە قسەیەک هەیە ئەڵێت ڕەوف حەیامان چوویان نا بەس بەو خوایە ڕێک حەیامان چوو. ئەم هەموو پارەیە هەر بە کاشی دزراوە و براوە و لە باخ و ڤێلا و ژێرزەمین و جلی ژێرەوەی عالیە نووسێف خراوە بەداخەوە. ئەڵێن لە کاتی تەحقیقا یەکێک لەو پەرلەمانتارانەی دزی کردووە و توێتی بەخوا سنتم پێ نەماوە. لێ کۆڵەرەکان گوتویانە چۆن شتی وا ئەبێتەوە هەفتەی پێشوو 200 دەفتەر دۆلارت وەرگرتووە. ئەوش گوتوێتی خوا ئاگای لێیە ئەها بە گۆڕی شەخ عەبدولقادری گەیلانی سنتی خوان پێ نەماوە قڕۆشم پێ نییە داماوە فگۆڕم. دوای هەنگ لێیان و شەق و زلە و توێتی کاک لێم مەدەن بەخوا هەموویم لە نادی و ئافرەت و شتا سەرف کردووە خوا پەنامان باد لە تاوان بە دوورمان کەم. ئەرە کاکی دەرهێنەر ئەوە من و تۆ دانیشتوین و داومانە بەڕازی زەمکردنی ئەم داماوانە کە توورەکە کراوە بەسەریانە باشە گوناحبار نابین؟ ها ئەڵێ نا گوناحبار نابین چونکە باسکردنیان چاکە با هەنێ کەسی تریش بترسن و جورئەت نەکەن سند بدزن بەخوا کە ناشترسن. دەتخوا واز بێنە هەنێشتی تری نووسیوە خەتەرە نابێ. قەینا ئەڵلقەی داهاتوو باسی ئەو زانیاریە نهێنیانە ئەەکەم بەخوا ئیتر خوادای هەموو ڕۆژێ باسی فەزیحەیە تازەکەتان بۆ کەم خەمتان نەبێ. جارە خواتان لەگەڵ زۆر بیر مەکەنە و ئاڵتوندا ئەبەزێتەوە جلی ژێرەوە ئاڵتونیەکانیش گیراون.